لەم شەوە تەنها ڕۆمانسێت هەیە بۆ خەڵک، لەم شەوە تەنها تێکستی ناسک هەیە بۆ خەڵک. چەندی دەکەم دڵپیر نابێ، دەستم لە مەمچی گیر نابێ، یارمەداڵە و بۆم ژێر نابێ. هەمیشە گۆرانەکانی تۆ بۆنی لێ، بۆنی کەسی دیاریکراوی لێ بە ئێستاشەوە. ئێمە ناکۆچیم لەگە هاوسەرەکەماندا ئێمە لەسەرم شارانەیە. ئەمە کلێنسی بارەکەی لەسەر ئەوە تێکستەکەی نووسی و مامۆستا کە ئەو گۆرانیە کوردیە جوانی لێ خۆڵقاوە. دوێنێ شەوەی بینیم لە خاوێ لەسەر جێی بەرمانگە شاوێ. ئەم چیرۆکە ڕاستیە بۆ تۆ؟ ئەم پرسیارم زۆر لێکراوە. 78 ساڵێکی تقریبن. دڵێت چەند ساڵە؟ ئەگەر بکرێ بمگەڕێنەوە بۆ 18 ساڵی بە هەر بە بێعەقلیەکەی جاران. ئەمە پێم وایە بێت لە ڕۆژی لەدایکبوونەکەش تا نووسیوتە بۆ کچێکی ڤێنایی. ڕاستیەکەی دڵی شکاندووی. ئەو تێکستانی کەی نووسی تا چەند نزیکە لە ڕۆحی خۆتەوە؟ زۆر. ئەم لێوەنیانە مژێکی بۆ من ئاوی ژیانە. لە زۆربەی تێکستەکان تا زۆر باسی ئافرەتی ڕەشتاڵە و ئەسمەرەکەی. باشی بۆ چوت. دوای زەواج عاشق بوویتەوە؟ ئەم بش پرسیارێکی جوانە. ئەم ناوە هەیە نازانم بێڵێ. وایە ڕاستەکە. باشە ئێستاش دڵێ بۆی لێە مامۆستا؟ دەتوانم ئێستش بڵێ هەری ناو ڕابردووەژی. کێ بگوێنێ ئەو کاڕە مەمکانەی هی من بوون دوێنێ. زانی بگوێنێمانە چیە؟ نەوەڵا نەمزانی. کە مەمچی کچێک زۆر دەستکاری لێ کرد شلە بێتەوە. ئەو تونی تۆڕیەی نامێنێ. چیرۆکێکیشی لەگەڵ جەنابی مام جەلالە هەیە هەر ئەو سەردەم. وڵا ڕاستەکەی. ئەوەشم بۆ باس. هارێ وڵا ئەمەش ڕاستە. بڵێن هۆمەتزەی ڕیتمیتیانیە. وایە. خۆ بە بەختەوە ڕێزانی لە ژیانی خۆتە. پشکاری لێ و ئاڕێ فرشنگی نگاکان